باش عزیزان و خۆشەویستانی بەندەی مخلیس ئارام ئەحمەد ڕێز و احترام بۆ هەموو لایەکتان هەیە. هیوادارم کە زۆر باش بن، سەرحاڵ بن، ژیانێکی خۆشتان هەبێ. دوو-سێ دەقیقەی تر دەسەکەین بە بابەتەکە بە ئومێدیەوەی کە وەڵامی کۆمەڵێک ڕەش و ڕوت و فاسد و شوزانم ئەوانە بدەینەوە. ناکرێمانە بەڕاستی دابنیشن بەو دەمە پیسەیانەوە ئەو هەموو بێحرمەتیە بە میلەتێ بکەن، بەڵام هەروە ئێمە بێدەنگ بووین و لە بەرامبەرێ ناقسەیەکمان نەبێ. ئەمە بەڕاستی زۆر ناواقعیە. لەبەرەوە بێت وەڵامێکیان پێبێنەوە وەکو خۆیان، چونکە چۆن پێڵاو بۆ لە پێکردنە ئەبێ بەڕاستی ئەوانش ئاوا لە پێ بکرێن بۆی فێر بن کە تۆزێ بە ئەخلاق و بە ئەدەب بن، هەرچەندە ئەوانەی خەڵکانێکی بێ ئەخلاق و بێ ئەدەب بن، بەڵام بەرحاڵ ئەبێ وەڵامیان بینەوە. بەخێر بن سەر چاو. ئایا ڕەبی سەردا چۆمانی بە قوربانی یەک دەقیقە بێ کاگەڕە مەحمەد بەس سەی وەکو ئەو ملبامیە بە قوربانە بێ. باشە دەی هەمووتان بەخێر بێن سەر چاو ئازیزان و خۆشەویستانی بەندە. دەست پێکەین تا دەست پێکەین دەقەی تر دەست پێکەین بە دوایی خەڵک دەتوانێت بە هەموو بەڕێزانتوانی گوێرێ بگن لە دواییە. بە کورتیش بەڕاستی قساکەم ئیتر بدانین چێژم. ئازیزان خۆشەویستان دووبارە بەخێر بێن سەر چاو. هیوادارم کە زۆر باش بن، تەندروست بن، سەلامەت بن. دوای ئەوەی کە خوێندنی باڵا عەبدولەتیفی دوور خستەوە، زۆربەی هەرە زۆری خەڵکی کوردستان بەڕاستی پێیان خۆش بوو و دەستخۆشییان کرد لەوانەی کە ئەو بڕیارەیاندا لەسەر لەتیفی سەدەفی. و میێوارەیەش گوێم لە قسەکانی دکتۆر لەتیفەوە بوو، قورئانی بەرز کردبووە و ئەیویست لە ڕێگەی قورئان و لە ڕێگەی هەڵخڕاندنی عەقڵیەتی دینی کۆمەڵی خەڵکی نەزان و ساویلکە عەتفی خەڵک ڕابکێشێت. دەیوت من پێم وتوون گوایە بە لیژنەوبانەی وتووە ئەمانە باندن، دەیانەوێت عەقیدەم بشکێنن، دەیانەوێت لە ناوم بەرن. ئەم قسانەیە کرد خۆشەویستانی. یعنی ئەم بەشەرە هەتا ئێستا دەرکی بەوە نەکردووە. من تێ ناگەم ئەمانە چۆن بوون بە دکتۆر، چۆن بەخۆیان ئەڵێن زانە، چۆن 1000 تا 2000 ڕەشە وڵاغ لە پشتی نوێژەکە. من حەد بەڕاستی لەمە تێ ناگەم، یعنی هیچ تێ ناگەم. تۆ تا ئێستا دەرکی بەوە نەکردبێ کە هەر کەسێک کە ناو ناوبانجێکی هەبێ، کە جێگە و ڕێگایەکی هەبێ، کە دەم لە کۆمەڵێشتی گەورە گەورە بکوشێت بگرێت. باشە جێگا و ڕێگای وەکوتم هەبێت، قسەی زلزلکە بۆ کۆمەڵگا. دیارە تۆ لە کۆمەلگای ئاوایە هەمیشە نیارت ئەبێت، بەڕاستی دوژمنت ئەبێ، جا دوژمنی فکری بێ، دوژمنی سیاسی بێ، نیاری حیزبی و ئالەم بابەتانە بێ، دوژمنی دەرەکی بێ، هەموو ئەمانەت ئەبێت. حتمما چەندین دەستگایش هەن کە بە دواتەوەن، چ لە ناوخۆ چ لە دەرەوە لە نیارەکانی خۆت. ئەوان ئەیانەوێ تۆ بگرن لەو حاڵەتانەیە، بەدناوت کەن، ڕسوات کەن وە کەساتی تێپشکێن کە هەمووشیان کرد. کەسانی وەک تۆ لە ئاسی دنیای ئەکرێ باند بەدوایەوە بێت. ئەرچی تۆ چییە؟ ئەرچی تۆ ئەوەیە کە نەکەویتە ناو ئەو داوانەوە. بەڕاستی ئەرچی تۆ ئەوەیە کە کەمەری ئەو نەشل نەبێت. باش نییە دوور لە ڕووی ئێوە ئەم شەو بەڕۆتی قساکەم لەبەری 10 دەقیقە دەستخێتە ناوگەڵی کچێکەوە خۆت تەسلیم نەکەی بار هەموو شتێک. ئەوە ئەرچی تۆیە. بەڕاستی دەنا هەمیشە بە نیارەکانە بە شوێنتەوە. ئێستا من نیارم هەیە هەمیشە بە شوێنمەوەن. ئەیانەوێت لە هەر شوێنێکا بێ ئەوەی کە بیانە بەرامبەرم بیکەن، حەقی خۆشیانە. سەڵاح و چێشمی سیاسی ئابۆ جۆرەیە. بەڵام هەندێک دەستگاهن ڕاستە، دەستگایەکن کە ئەچنە ناو موازە ئەخلاقیەکانەوە لە بەرەوەی خۆیان بێ ئەخلاقن،
كواتە تۆ ئەرێکتە کە خۆت لە هەموو بێ ئەخلاقەکانیش لا بدەیت ئەگەر تۆ بەڕاستی خۆت خاوەنی ئەخلاقیت. ئەوە ئەرشی تۆیە وەکو دوکتۆر لەتیفی سەلەفی کە تەسلیم نەبی بەگەڵ و گونە باشە نەکەویتە ناو یاریەکەوە. هونەرەکە تەنها ئەمەیە ڕێگاکەشی هەر ئەمەیە گلەی لە هیچ کەسێ مەکە بەڕاستی. کاتێک کە تۆ لەناو کۆمەلگای بەبە ڕەخنە ئەمەی کە ئێستا ئارام ئەحمەد ئێکا چەند ساڵە شەڕە لەگەڵ یەکێتی و پارتیە یەکێتی و پارتی بیگرن زیندانی کەن فڵانی کەن ڕێزی بگرن ڕێزی نەگەن جوێنی بنێ فایلی بۆ پێشنەوە بۆی دروستکەن خەڵکی دوا بخەن ئاوایە سەڕا بەڕاستی ئەبێت تۆ ئاگا لە خۆ بێت. اینجا هاتووە لەشی ئەڵێ من شکاتەکەم بڕۆ شکات بکە تۆ مافێکی بێ ئەم لە ئەولای خۆتە بڕۆی شکاتکەی باشە هەرچەندە ئەگەر من تۆ بوومایە بەڕاستی ئەگەر من تۆ بوومایە و ئەگەر تۆزێکیش ڕێست بۆ خۆ قایل بوویتایە بەڕاستی ئەوە لە من داخستەوە ئەوە بێدەنگ بوویتایە یعنی بێدەنگی باشترین شت بوو بەڕاستی کە تۆ نازانم ئێوە هەر بەڕاستیت کاک دکتۆر لەتیف و هەموو ئەوانەی کەوەکووان ئێوە ئەم هەموو بێحەیەتەن لە شۆ هێناوە کاکە ئێوە ئەرێ ئێوە ئەخلاقێ تۆزێ کەرامەت تۆزێ شعور بابە تۆزێ هەستی ئینسانی تۆزێ شعوری دینی ئێوە بۆچی ئەوەندە بێ شعورن بەڕاستی من هەر لە ئێوە تێناکەم ئێوە بۆچی ئەمەندە بێ حەیان باشە نازانم لە ئێوە تێناگەم لە ڕاستیە گوایە ئەمانە باند بوون و بەدوامەوە بوون و باش خۆ ئەم باندە نەهاتون تۆ بکوژن تا هەمومان دیفاعی لێ بکەین نەهاتون ئازادە بدەن تا هەمومان دیفاعی لێ بکەین تۆ خۆت بە ڕەغبەتی خۆت بە حەزی خۆت کچێکی گەنج و جوانت کە بە کچی کوڕەکەت ئەشێ خستە پێشی سیارەکەتەوە باشە ئێ نەچووتایە بەلایە ئێ سوا سیارەکەتە نەکردایە ئێ نەبردایە بۆ باخ باش نییە ئێ لەوێ نەکردایە بە ئاخ و داخ ئەوە هە نەکردایە کاک لەتیف نەچی کەس ناتە سەرماڵەکەی تۆ بڵێن تۆ سەرماڵەکەی و تعدایان لێ کردووی لە مینبەرا تەقیان لێ نەکردووی بە قوربانی بم ڕێگەیان پێ نەگرتووی لەناو جادە و کۆڵانەکانە باشە ماڵێ ئاوا بێ کچەکە داوای وێنەی بەحەد بە کورتیەکەی کێرتەکە تۆچی بە ڕوخسات ئەڵێ بە ڕوخسارەوە بۆم نێرە تۆچی بۆیە نێری کاکە هێشتا نەزانیوە کە ئەمە داوە باشە ڕێک گەڵۆگونی بۆ ڕسمەگری بۆیە نێری ئایلەوە بە قورئان من تۆ بوومایە فشەکە ناو تەقی سەری خۆم بەڵام ئێوە ئازانین لە ڕاستیە کاکە ئێوە ئازانین ئازا پیاوی ئازانین ئێوە بەس پیاوی قسەی زرن من بوومایە ڕێک یەک فشەکە ناو تەقەکە سەری خۆ بەتەوە تەڵە سەری خۆمەوە بەڕاستی کاکە تۆ ڕسمی ئەوە بنێری بۆ کچێ باشە کچەکەش پێ بڵێ با دەموچایشی لەگەڵا بێ نەیزانی کە ئەمە ئێوێ فێڵە لێ بکات نە دەموچای توی بۆ چییە ئەگەر نایەوێت بخاتە داوەوە مافرەت ها کاک لەتیف خەتای خۆتە براکەم خەتای خۆتە خۆ کەمەرش لە کاک خۆت کەمەرش لە باشنی ئەبێ بتزانایە کە ئەمە داوە باشە کە ئەبێ بزانایە ئەمە دەستە و ئەمە گروپە و ئەیانێ بمشکێنن و ئێ باشە بۆ کەوتە ناو داوەکە و تا بشکێنن اختێ وایە کاکە گیان ئێسەیەکی تو پارتی ئێستا شێخ جعفەر من کۆمەڵ قسە کردووە حەزەکە بما بە عەزا کاکە گیان ئێستا لە سێمانی بوومە ڕەنگە بیڕفاندمایە شێخ جعفەر کاکە گیان ئەی کاکە گیان یعنی ئەویش تۆڵی خۆی لێکات ئەم کابرای بێڕێزیم پێکات و ئەوەیە ئەم کا بە کەرەسەی گاڵتە جاری و ڕابواردن و ئێویش بەرامبەر هەموو شتێکەکە کاکە ئەخۆ تۆ نابێت ئەوە بکەیت تۆ بە ڕەغبەتی خۆت کچە سوار کردووە خۆ بە زۆر نیان بردووی تا بڵێنەوە تعدا لێکراوە برا باشە وەزیری خوێندنی باڵا کارێکی باشی کردووە عەزلیان کردووی وە بۆت نییە لە هیچ زانکۆیەکە دەست بڵێیتەوە ئەمە ئەتوانم بڵێم کە باشترین شتە بەران بە تۆ کردویانە ئەبووە تۆ بیان خەساندیتایە بەڕاستی یانزە کە چونەتە ناو ئەو لیژنەیەوە لەسەر تۆ قسەیان کردووە باش نییە ئێکاک لەتیف ئاوا ناکرێت کاک بەڕاستی ئاوا ناکرێت بۆیە ئەو قسانەی کامیوانە تۆ کردی قسەی قۆڕە ئەو نێش باسی ئەم قورئان و ئەوانە مەکەن ئەو قورئانە بچێ بە گشتانە کاکیش بۆیە من هیوادارم نەکرد ئەوەی وەزیری باڵا حکوومەتی هەرێم باش نییە مزگەوتی بەهەشت دابخات لە وتادانی مزگەوتەکەی دووری بخاتەوە باش نییە کچان و کوڕان بێنە مزگەوت تۆ مامۆستایان بیت یەکاکە سواریان نەبی بە قوربانی بە سواریان نەبی بەڕاستی ئەمە کێشەکەیە تۆ لە مزگەوتیشە ئەگەر لەوێ دەرس بڵێیتەوە کچ و کوڕی ئیسلامی بێن بۆ لای تۆ کە دایک و باوکیان ئەحمەق کراوە باوەڕیان بە تۆ بینێن بۆ لە تۆ لێ سواریان نەبی لەناو مزگەوتەکە یەکاکە تۆ خەتەری بەڕاستی برای من تۆ مناڵ اختصابەکەی تۆ کچ ئەخەڵەتێنی ئەو قابلی قبول نییە بۆچ گلەی لە شیەکە گلەی لە خۆت کە لە خۆت
تۆ بە سێژن و چواردە مناڵەوە تەنازل بۆ مناڵێکەکەی کە بڵ خاتە داوەوە ئەوەندە ساویلکەی وەڵا حەقە هەروە لێ بێ بەڕاستی باشە گوایە ئەم دیفاع دەسەڵاتەکە و ئەوانش کەوایان لێ کردووە لەبەر ئەوەیە کە دیفاعی دەسەڵات کردووە جاوە دوایی وەڵامیش بەم قسە قۆڕە ئەدەمەوە هەر کەسێ وای لێ کردبی بۆ کەسانێک کە ناوبانجێکیان هەیە ئەم شتە واریدە تا ئیلاکەسە دەسەڵاتەوە نییە ئەبێ خۆت بودای خۆت بیت هیچ کەسێ ناتوانێت بۆ نمونە وەکو خۆم بپارێزێت تۆ نتوانێت خۆت پارێزی تۆ دەسەڵات هەموو شتێکی یاویتی سیارەی دەرعێ هەیە سێچواژنێ هەیە لە زانکۆی مزگەوتی گەورە یاوی تێ خۆشەناسی بە پاڵەوە $10 یاوی تێ ئاگام لێ کە تۆ هینت هەیە کاکە کە تۆ کۆمپانیات هەیە شەریکەکەت ئەوەی کە ئیشی بووەکە ئەو ڕعەت کەرکوشیەکە قورئان خوێنە لە چینەیکەن ئێوە لە چەند مانگ جارێکە بەڵگەم لەلایەکە لە چەند ڕۆژی ئایندا بڵاو یەکەمەوە $5 ملیۆن سپیەکەنەوە پارە دەسەڵات ئەمەی بە تۆیاوە کەچی هێشتا لە ژێر سای ئەم دەسەڵاتەیە کە ئەم ژیانە شاهانەی بۆ تۆ دژکردەوە شەو ڕۆژ خەریکی پەڕێنی هێشتا ئەشی تعدا لە کچی خەڵکەکەیت دەسەڵاتێ دیفاع لە تۆ کە ئەوە بێشەرەفە بەڕاستی وەکو ئاڤا و وەکو پارتی کە دیفاع لێکن ئێستا ئەوانە بێشەرەفن لە ڕاستیە کاکە دوای باسییانەکەم خۆشەویستە باسییانەکەم ئەوەی ئەمڕۆ بێتە سەنگەری تۆ باش نییە ڕێک وەکو تۆ وایە حەزی لە مناڵە حەزەکە سواتە لەبەی خۆی بێ حەزەکە خەریکی بەرەڵایی بێ حەزەکە کۆنگا پڕکە لە فەساد بۆیە دیفاع لە تۆکە لە دیفاع لە تۆ ناکە بەڕاستی تۆ هەموو شتێکە هەیە تۆ لەوەی چاوانە بۆ چووەتە سەر بەڵام دەستی لەوەی چاوانە وەرنەگرت باشە خۆ سەرای دەرعی پێوەکوتم کەس قسەی پێنەوتووی کۆلیژی شەریعە هەیە لە زانکۆی سلێمانی براکەت ڕاگریەتی تۆ سەرقاڵی گرتنی مەمکی کشۆڵەی وەکو شەمامەی دەشتی پێنجێن ئاوا لێ کاک دکتۆر جیانە خەنەداوە بە قوربانم خۆ کاکە گرتنی مەمکەی ناسک باجی هەیە بە قوربان باجی هەیە هەوانتە نییە خۆ لە خۆت و بڕی برا بە قوربانە دێگەیت ئەوەیە ئەمە باجی هەیە بە قوربان تۆ کە حەزی لەو چکۆلانە بێت و لۆ ناسک و نازدارانە ئێوەڵە لە تیژیان ئاوا لێکن شاختەشکێن کە شاکەن شکاندی لە ڕاستیە تا باشە تۆ وەکو مامۆستای زانکۆ باشە تەحەڕوشی سێکسیت بە خوێندکارەکانی کردو برا لە ئەوروپا شابوتە لەوە خراپتیان لێ کردی کەسی وەکو تۆ خەتەرە ئەسڵەن ژن ببینێ لە ڕاستیە بەخوا دراوسەکانتان حەقە بارکەن نەوەکو ئاواسەی ژنەکانەکەی لە ژێر ماکسی شتۆ بۆ زۆڵێتی باشنی پێشتریش چاوانێ برد هاوسەری هەبوو هات ژمێردەکەی بە هەموو چنوشتی خۆیەوە وتبووی من چاوانی خێزانم ئەنێرم بۆ لای مامۆستا دکتۆر لەتیف کابرایەکی دینی و محتەرەم و شەریفە بۆ ئەوەی کەرامەت و شەرەف و کەرامەت و ئابڕوم پارێزراو بێ ژنەکەم ئەنێرم بۆ لای ئەو بۆ ئەوی فێری دین و ئەخلاق و ئەوە بێ کەچی تۆ سواژنەکەی بووی کاکە ئایلۆ لە دوایشا کە خەڵک پێیزانی بردەکردی بە ژنی خۆت ئێسش مناڵی لێ هەیە باشە دەی ئیتر بۆ وازنیانی کاکەچی ئێتر بۆچی وازنیانی تۆ ئێ بە ویژدانە باو قورئانە کەوتۆ بەدەستەوە مەلا لەتیف باش نییە چەنە بۆ ئەوەی چاوان بوختان بوو بۆ ئەمەش ئەو لە بوختانە کاکە بوختانی چی برا تو هەڵساند و خەریکەی بە چاومانە برا خەریکەی بە چاومانە بە قوربانێ بم ئایلەوە تۆ بیشواسان تاڵقی لای ئەم ناوگەڵەتە بە بڕین چێ پێغەمبەر بە قورئان من پاڤەڵ بوومایە دژەترۆرم ئەنارد ئەم فڕاندی لە شوێنەکە ئەو پاڤڵە بوومایە ڕێک لە بنا وەکو ئەوی کەلار ئەوە بۆ مەبڕیت ئەمە دەڕۆ بۆ ماڕۆ زەحمەت نەبێت بۆ ژنەکانیش بڕۆشنێ بەدیات تۆ دانیشتنایە بەخوا ڕێک لە بنا بۆ مبڕی من ئەو پاڤڵە بوومایە ئەمە خەتەرە بەڕاستی دێگەیت لەم ساڵ و دو ساڵەیە پاشای پێم وایە نەم سایە یا کامیانە ئەگەر بە هەڵسومیشێت لە وڵاتانایە ئەوەی کە حساب کرابوو لەگەڵ 3600 تا 700 ژنا سێکسی کردبوو بنە ماڵەکەی ئەو پاشایشەها بەنیهێنی دکتۆریا دکتۆرەکەیان توتێن ئەبێ شتێکی بۆ بکەی کە ئاوا نەبێ کاکە خۆ خەریکە سوار هەموو ئەو وڵاتەیە بێ وەکو لە تیڤی سەلەفی هەوڵیان بۆ دابوو لە ڕێگەی هەندێک دەرمان و ئەمانەوە بۆ ئەوەی ئەو توانە سێکسی کەم بێتەوە نەتوانێت ئەم هەموو سێکسە بکە یعنی حیای بنەماڵەی پاشایەتی بردبوو ئەمانەی سێکس کردبوو کاکەم ئەمە باش نییە لەبەرەوە وایان لێکرد کە تۆچێک ئەهوەل بێتەوە تۆش ئەوایە پاڤڵ وای لێ بکە لەگەڵ قوباتەڵە بەنێمەڕاستی باشنی ئەبێ خەتە نەکەن لە کاکە تۆ بەبتە عالم برا نابێ بە قوربان نابێ کاکە ئاوا نابێ برا ئایلەوە جا عەبدولەتیف کۆمەڵێک کۆیلەی هەیە ئەوانەیە وەکو سالار چۆمانی کە دیفاعی لێکن
هەموویان لەم بەزمیان هەیە بۆیە دیفاع دەواکەن باش نییە ئەڵێ پێم بڵێ ڕەفیقەکەی چییە باش نییە پێت ئەڵێم تۆ چیت باش نییە دیارە بۆیە ئەوانەی کە دیفاع لە عەبدولەتیفی سەلەفیەکەن خۆیان هەمویان ژنباز و مناڵبازن لە ڕاستیان بۆیە دیفاعی لێکن هەموو ئەمانە خەریکی ژنی مسیارن خۆ مسیاریش گێڵفرێندەکەی ئەوروپایە فەرقی چییە کاکە یەک جەڕە جیاوازی نییە هەر هەمان شتە لێرەش فرێندت هەیە هەفتەی دوو جارێ بۆ ماڵەکە بنمونە لەگەڵ تا ئەخەوێ نەپارەی بۆ سەرفەکەی نەیشتێکی بۆکەی نەحەق نەحەقوار کە سەرەکی ژیانی خۆیەتی ئەوەش هەر گێڵفرێندەکەی ئەوروپایە خۆ مسیار چییە کاکە باش نییە مسیار نوعێک لە لەشفرۆشی ئێوە دەتەنهێناوە لەشفرۆشیە مسیار بەڕاستی هەتا تۆ بڵێ وەڵا دینی ئەمە لەشفرۆشیە کاکە باش نییە ئەمە فاحیشەگەریە مسیار لەمە بەدەر نییە تەواو چونکە بۆ چییە هەر بۆ دگل دگلدانەکەیە خۆ بۆ شتێکی تر نییە کاکە هەر بۆ ئەوەیە هەفتەی جارێ بڕۆن سواری بن و بڵێن تەواو مسیارمان کردو ئەمە قسە قۆڕەشێکە خۆ خەڵک هین نییە چاوەکەم باوەڕ بشتان ناکەم اینجا ئێستا فێربوون بۆ نمونە تیڤی سەلەفی خۆشەویستان کە ئەچن داوای کچێکەکە بۆ کوڕەکەی ئەبێ کچەکە کە شووی پێکا بۆ کوڕی وەعد بدا کە ئەم هاوسەری بۆی هەیە تا 4 ژن بهێنێت اینجا ئەچن بە مواصفاتیش ئەبێ هەموو مواصفاتیان تێبێ اینجا بهێن وەکو ئەوەی کە بەلوعاکەی ئەمان زۆر مهم بێ ئەم هەموو ناوگەڵ بۆگەن و بە پارەی دزی پەروەردە بووە بەڕاستی ئەمە سارا چۆمانی کە ئێستا لە هەولێرە و ئێستا کاری عقارات ئەکات و پارە بۆ خۆی پێیاکە لەسەر عەبدولەتیف هاتۆتە خەت جێن بە هەموو کورد ئەدا بەڕاستی کە لە ساڵ 95 و 98 دژی ئەم کردەوەی عەبدولەتیف سەلەفی ئەم کابرایەت جێن بە هەموو ئەم کوردە ئەدا بەڕاستی بۆیە ئەوەی کە چۆتە سەنگەری عەبدولەتیف سەلەفی وەکو ئەون فاسدن ناوگەڵ برسین سێکس و پارە درۆکردن بە ناوی ئاینەوە بە ناوی دینەوە سارا چۆمانی بە هەموو ئەوانەی دژی لەتیف سەلەفی قسەیشیان بوو بێ ناڕاستی بوون ئەنووسێ ئەڵێ چی ئەڵێ ئەمانە خوێڕین ئەمانە بێ ئەخلاقن سێری خۆشی بە مەلای دینی ئەزیاسی ئەو دەمە بۆگەنە سێری ئەو دەمە زێرابە خۆشەویستان سێری دەمی کە هەمووتان گوێ لێ بگن بە ئاشکرای بڵای بێتەوە ئەڵێ ئەمانە خوێڕین ئەمانە بێ ئەخلاقن ئەمانە بێ ئەدەبن ئەمانە بێدینن ئەمانە بێ ڕەوشتن باش نییە هەر ناوێکی ناشرین هەیە پڕ بە پێسیانە سوێن بەخوا بێ ئەخلاقن سوێن بەخوا خوێڕین ئەوانە قسەیان سەر مامۆسا کردووە زۆربەی هەرە زۆریان ئەرشیفیان هەڵدەوە دایان پیسی وکو خۆیان نیو خوێڕین ئەمە کولی قسەی مامۆستا مەلا سالار چۆمانیە باشە کاکە سالار چۆمانی ئەگە دینداری وەکو ئێوە بێت باشە وەکو ئێوە سوار منە تەلەبەی خۆتان ببن ئێمە نامانێ بەڕاستی ئەو دینداریە ئەو دینداریە هەڵگرنەوە بۆ خۆتان ئەوە هینی عەرەبە مناڵ باز و هینەکانە هێناوتە لە بیابانەوە ئێمە ئەوانەمان ناوێت ڕاستیە ئێمە کوردین ئێمە وەکو عەرەب نین بڕۆین سواکشی 9 ساڵی بین ئەوە هینی ئێوەیە هینی بەربەریەتی عەرەبە بەڕاستی ئێمە نامانێت ڕاستی ئێمە ئاوانین کاک ئێمە مرۆڤین اینجا طبعا ئەبێت تۆ وەکو خۆی باسی بێئەخلاقێکی وەکو سالار چۆمانی بکەیت جۆ بگرە سالار چۆمانی باش بای جۆ لەقسەی ئارامەحمە بگرە با وەکو خۆت وەڵامە بدەمەوە بە ویجدان مسالار ئەوەی شەرەف بێ تۆ نیتە باشە ئەوەی کەرامەت بێ ئەوەی ئابڕوو بێ تۆ نیتە لە بنەماڵەکەتا زەڕەیە شەرەف و کەرامەت و ئەخلاق و مرۆڤ دۆستی لە وجودی نییە حتا لوتکەی بێشەرەفی و بێکەرامەتی تۆ بێشەرەف و بێئەخلاقی و تۆ کرمێکی پیسی و تۆ منهۆڵی زێرابی بەڕاستی بۆی نەڵێ وەڵا من لە بەرەوەی مامۆستام کەس ناتوانێت جواب بباتەوە من جواب دەیەمەوە ئەوە ئێمە نین بێئەخلاقین تۆی بێئەخلاق بەڕاستی تۆ بێڕەوشتی لە ڕاستی تۆ وەکو عەبدولەتیفی سەلەفی سەرقاڵی سێکس و ئەوانیت بۆیە دیفاعی لێکەیت تۆ چوار ژنێ هەیە سالار چۆمانی باشە لای کەسێ وتبووت شەوانە هەر چواریان بەیەکەوە ڕووتەکەمەوە سێکسیان لەگەڵاکە باش نییە ئەبێ ئەوانیش یەکتر ماشکەن یەکتر بلێسنەوە باشە ئەوە لە ماڵەکەی تۆیان ڕوو ئەدا سالار چۆمانی لە جابخانەکانی ئەمی سەرداما ڕوو نادا باش بیزانی ئەوەی کە لەو ماڵی تۆ ڕووەدا شەوانە کە چوار ژنێ هەیە لە جابخانەکانی ئەمی سەرداما شتیوان نییە بە هیچ جۆرێ بەڕاستی تۆ بە خەڵگەڵی بێئەخلاق تۆوە بە خەڵگەڵی بەڕاستی پیاوێک شەوانە چوار ژن ڕووت کاتەوە باش نییە لە هەمویان بپەڕێ ئەخلاقی هەیە بەڵام ئێمە کە ئەڵین ئەم بێئەخلاقی ئێمەکەن ئێمە بێئەخلاقین ها سالار
ها گەڵ ڕزی و گەڵ بۆگەن دەبەخوا با پێتان بڵێ دەبەخوا هەر پیاوێک نوری ئەو چاوم بێ چوار ژنی هەبێ خەڵک یارمەتیەیە لە سێکسەکەیە بەخوا دراوسێ یارمەتیەیە بەخوا خزم یارمەتی ئەیە بەخوا ڕەفیقتان یارمەتی ئەیە چونکە چوارژن بۆ پیاوێ شتیوانیە ئیلا یارمەتی وەرەگرن لە کونێکەوە ئەگەر لە کابرای مۆلیدەوە بێ قەسەم بەخوا هی نەکەن ئەوە یەک چوارژن وایە کاک خۆ گاڵتە نییە یارمەتیتان نین کاکە هێڵ پێڵ ئەیەن ساداژیان ئەمە حەقیقەتە پێتان ناخۆش نەبێت چوارژن کە نییە بەلای پیاوێکەوە دانیشێ با باش بیزانیت وە قسەی قڕ ئەمیوارە بە برادەرێکم وتم ژن هەیە ئەڵێ وەڵاهی خۆم ڕووم بۆ داوای ژن بۆ مێردەکەم وەڵا ڕاستەکەیت لەبەرەوەی هەر ژنێک وا بڵێ هەر ژنێ بڵێ خۆم ئەڕۆم داوای ژن ئەەکەم بۆ مێردەکەم ئەو ژنە خۆی دەنکی هەیە ژێر بەژێر حەزی لە مێردەکەی نییە ئەوێ مێردەکەی لە کۆڵی بێتەوە بە ژنێک و مەشغوڵی کە خۆشی بڕوا پێچی لێدا پێش بۆ ڕۆ بخۆی پێچی لێ بدە ئەمە حەقیقەتەکەیەتی ئەگینا هیچ ژنێک ناشێژن بۆ مێردەکەی بێنێ ئەگەر مێردەکەی خۆش بێت و مێردەکەی بێ قسەی قۆڕ مەکە ئەوە ژنەکە لە ژێرەوە هەیەی با باش بیزان باشە کاکە تۆ شەوانە سواشواژ نەبی سالات چۆمانی منێ ئەڵێ بامێ حلەیە بەڵام بە ئەخلاقی بەڵام ئەم هەموو خەڵکە بێ ئەخلاقە بە زمانەکەی تۆ مامۆساکەت کچانی خوێندکاری خۆی ئەباتە ناو ئۆتۆمبیل ئەیبا بۆ باخەکەی مژمژۆکەی پێەکە ئەخلاقتان هەیە بەڵام ئێمە ئەخلاقمان نییە کاکە سێکسمان بیچۆتەوە تۆ ئەخلاقتان ئێمە نیمانە وەڵا سەمەرەیە بە قورعان هەر بەڕاستی کارەسات خۆت حەوت دانە ژنی هێناوە سالات چۆمانی هەرە بچووکەکان 17 ساڵ بووە تۆ باسی شەرەفەکەی تۆ باسی ڕەوشت ئەەکەی هەی بێ ڕەوشت تۆ بێ ئەخلاقی ئەو خەڵکە سالات چۆمانی ڕیش بزن لێرەوەیە یەخشت ڕوو نەبێتەوە ئەوانەی بەرگری لە عەبدولەتیفی سەلەفی ئەکەن ڕێک یعنی حەزیان لەو ژینگە پڕ لە داوێن پیسی و بێ ئەخلاقی و سواب ناڵبوونەیە قەسەم بەخوا ئارزویان ئەوەیە ئەیانەوێ ئەوە بەردەوام بێ وردە و دەخوان خەریکی ئەو بەزمانە بن هەمووی سواتە لەبەی خۆیان بن سوات خزمی خۆیان بن سوات نازانم چی بن ئەلەم بابەتانە باش نییە ئەوەیە ئەسڵی مۆزوعەکە بۆیە دیفاعی لێکن بەخوا باشە ئەوە قورئان بێنە من دەستی پێ ئەدەم باش نییە بەها هەر کەسێ دیفاع لەمانە بکە ئەهلی ئەوەیە ئەو خۆی بئەخلاقە بۆیە دیفاع لەوانەکە ئینسانی بە حورمەت ئینسانی بە ئەخلاق دیفاع ناکە لەمن لەوانە بەڕاستی دیفاع ناکە لە هیچ مامۆسایەک بۆ نمونە مامۆسای زانکۆ کە ئەچێ لەگەڵ تەلەبەکانی خۆیان سێکسەکە بەڕاستی لەتیفی سەلەفیە تۆزێ و ناوگەڵەوە کەرەوە ناوگەڵی بۆ چێکا لەتیفی سەلەفی لەو گەرمای سێمانیە تو شەرەف لە ناو سیارەیە لەو گەرمای سێمانیە زەلام ناوگەڵی کاتەوە تو شەرەف ئەمە کیمیاباران نییە چۆن نەخنکاوی لە تیفی سەلەفی کاکە پیس خۆر پیس و چەپەڵ نەمانە کاکە بەخوا پیس و چەپەڵ نەبرە ئەرەوەڵە ئادەی سارا لە ملکەتەشی تاوانی ئێمە شێتۆ ژێن بە ئێمەی سالار بەس پێم بڵێ تاوانی ئێمە شێ سالار حەوژنە ئەی لە سالارە زۆڵ چۆن بە ناوی دینەوە وەڵا خۆ خراپیش نییە شەوانە چواژن ئاوا ڕوودکەیتەوە باش نییە اینجا تێیان کەوی چەپ و ڕاست بەیانش هەسی بڵێ وەڵا من بە ئەخلاقم لەو ئەخلاقە سالار تاوانی ئێمە چیە برا مامۆساکەت کاتی خۆی چاوان کە ژنی کابرایەکی تر بوو لای ئەو خوێندکار بوو ژێر بە ژێر بە حەرەیەمی ڕمانی وەکو دیواری گەڵ ڕووخانی باش نییە سێکسی لەگەڵ کرد کە کەشە بوو ئینجامانی کرد دوای ئەوە بۆچی عاقڵ نەبوو بۆچی ئیتیوازی نەهێنا کاکە بۆچی ئادەی سالارە ژنبازی دەمپیسی دەمزێرا تاوانی ئێمە چییە مامۆساکەی تۆ کچی مناڵ سوار ئۆتۆمبیلەکەی ئەکا لە ناو سیارەکە تا ئەنیشکی لە ناوگەڵی ئەم کشە داماوەیە خەتمەکە و بەلۆعاکەی بۆ دەرەهێنێ و باسی مژمژین و ئەمانە ئەکا خەتای ئێمە چیە کاکە پێمان و کچبەرە پێمان و بڕۆ بۆ باخ
پێمان و لە تەکلیل لە خوێندکارکە کاکە ئێمە ئاگامان لێ بووە چاوەکەم خەتای ئێمە چیەگری برا ئێوە خۆتان بێ ئەخلاقیەکەن خەتای قوڕ بەسەری کێ بە قوڕی چۆکن بەسەری خۆمانە کاکە ها ئێکشەکەیش کاتێک کە مامۆساکەی پێ کە مامۆساکەی پێ ئەڵێ وەرە دووسێ مژم بۆ لێیە جگەرەیە باش نییە ئەویش ئەشێت دەنگەکەی ڕێکۆردەکە لە حەقی مژمژەکەیە و باش نییە ڕێک و پێک بڵاوێ کاتەوە و تەواو بابا ئێوە شەو هەتا بەیانی لەگەڵ حرمەت ما بۆ گوێگرە بەڕێزەکانی من شەو هەتا بەیانی ئێوە ئەم ڕیشە درێژەتان لە ناوگەڵی ژن هەیە کاکە ئەم ڕیشە درێژەی ئێوە شەو تا بەیانی هەتا لوت و قەپۆسان ناوگەڵی ژن هەیە کاکە خۆ ئێوە یەکشت نازانن سێکس و ئەوە نەبێ چاوەکەم ڕێشی ئێوە شەوانە بەس بەوە هی نەبێ آخر بەهەن قسەیە نەیکەم باش نییە جا کاکی خۆی ئەیانوت کاکە ئەو ڕیشانە هەمووی نورانیە ئەوێ وەڵڵا ئەو ڕیشانە ئێوە نەک نورانیە ناوگەڵۆنیە نورانی چی کاکە هەمووتان ڕیشتان بەیانیش بوونی ناوگەڵی لێ کاکە ئەمە ئیشی ئێوە ئەڵێ کەمتیارن لە ڕاستیە ئێوە قیزەون و چەپەڵ و پیسن باشە سالا چۆمانی نەڵێ وەڵا ئەمە نایخوا هەر کەسێ بێ ئەخلاقی کە ئەبێ ڕسوا بکرێت بە ناوی دینەوە ناتوانێت کەس خەڵەتێنیت ئەها چۆن ڕسوا بوون کەس ناخەڵەتێ بە ئێوە بەڕاستی ئەرە وەڵا هاتان لێ جا ئەها عەزیزان پارتی وێکێتی کاتێک لەسەر گەندەڵی دزیەکان قسە ناکەی طبعا ئەوە ئێستا کاتی ئەوە نێ بەڕێزان یەکێتی و پارتی ئەوانەی کە تا ئێستا دەرکەوتون لە دزی و گەندەڵی لە بەغا چۆنتە 1700 نەفەر بۆ شارەزاییتان چۆتە ئەوە زۆری کورتایە کە دزی کردو یەکێتی و پارتی زۆری تایە جایەکێتی و پارتی کە لەسەر دزی و گەندەڵەکانیان قسە ئاکەی جاکە عێراق سزایان ئەدا ئەڵێن چی کاکەوە لەسەر کوردایەتی و عەرەبی شیعە و سوننەمانە شۆفێنیزمن و لەسەر کوردایەت بابە لەسەر کوردایەتی نییە تۆ دزی یەکێتی و پارتی ئیسلامیەکانیش کە فڵتەیەکی ئەخلاقیان لێ ئاشکرا بێ ڕێک ئەڵێن لەسەر دینداریە لەسەر بانگەوازەکەمانە لە پێناوی خوددایە ئەوە بۆیە ئاوان بەرامبەرەکەن بەرایەوە سواک چوژنی خەڵک مەبن وەڵا کەسەقی بەسەر ئێوە نییە باش نییە تۆ وەرە مرۆڤ هێندە بێشەم و بێحەیابی باشە ناوگەڵ پەرستیت ببەستیتەوە بە خودداوە باشە آخرەوە سوکاتێ بە دین سوکاتێ بە قورئان سوکاتێ بە خوددا بەڕاستی تۆ بێت ناوگەڵەکەی خۆت ناوگەڵ پەرستیەکەی خۆت ببەسی بە خودداوە باشە بدەوێ لە ژێر ناوی دین و خوددا و قورئان و پێغەمبەر و ئەلەم بابەتانەیە لە ژێر ناوی ئەوەی کە گوایە ئەمانە نازانم چی و چی ئەکەن و ئەلەم بابەتانە بێت بەس هەرێکی ژن و کچ و خوێندکاری خۆبی ئێستا بیشتێ خەڵک بێتن بێت بۆیە حەزەتی محەممەد قسەیەکی زۆر جوانی هەیە ئەڵێ کە شەرمت نەما هەرچیت پێ ئەکرێ دەیکەی ئێوە کۆمەڵی خەڵکن کە ئێمە ئێوە مامۆسای ئاینی نازانین ئێوە بێشەرم و بێحەیان بەڕاستی هەر مادەم بێشەرم و بێحەیان هەموو شتێک دەکەن و هەموو شتێکیش ئەڵێن لە ڕاستی ئەم ڕاستی بەڵام چی لەژێر پەردەی دینە ئەوەش هەموو دەسەکەتان ئاوە کەس باوەتان پێ ناکەن بۆیە ئەو بڕیارەی ئەمڕۆ وەزیری خوێندن باشترین بەڵام لە لای من هێشتا کەمترینە لە ڕاستی لێرەوەیە دەبێ ئەوقافی سلێمانی ئەوانش بڕیار بدەن و هەڵوێستی خوان وەربگرن لە تیفی سەلەفی ئەبێ زنجیر کرێ ئەبێ نێتوانین تێکەڵاوی خەڵەکە نابێت لە مزگەوت تا قسە بۆ خەڵەکە کاکە ئینسانێک کە ئەم هەموو شتێ لێ دەرکەوێت نابێت قسە بۆ قشان و بۆ قوڕانکە نابێت مامۆستای خەڵک بێ ئەمە خەتەرە کاکە هەتا لە ماڵیشەوە خەتەرە بەڕاستی ئایا مثلا ئەو مەلا بەڕێز و دەست پاک و دەم پاک و وجدان زیندوانەی کە خاوەنی شەهامەتن بێدەنگ بن بەرامبەر ئەم بازرگانیە بە وەزیفەی بانخوازی لەلایەن لە تیف سەلەفی و ئەمانەوە ئەکرێ بێدەنگ بن بەڕاستی عەزیزان ئەمەی کە ڕووی لە بابەتی شەخسی نییە ئەو شەوە وتم تۆ لەگەڵ ئافەتێکای ئەو پەڕی یا بە پارە یا بە عیلاقات بە خۆشەویستی هەردووچی ئارزی خۆت بەس تۆ مامۆسابی مدیری دایرەیەبی بچیت ژنەکەی بەردەست وارد بکەی بۆ شتا ئەو قابل قبول نییە بۆ ئەم بابەتی شەخسی نییە کەسێک دین و خوددا و زانکۆی بەکارهێناوە بۆ بەدەستهێنانی متمانە دواتر هەمووی خستۆتە ژێر هەرەسی ناوگەڵی ناشەرعی خۆی ئەمە کارە ساتە بەڕاستی باشە بۆیە جیاوازی کەیسەکەی ئەم جارە لەگەڵ کەیسەکەی پێشووی کە چاوانی برد یەکشتە ئەداین چێشتەکە لە کەیسی چاوانە
گوایە بە خۆشەویستی و چی و ئەلەم بابەتانویە کە تەمان ئەژە هەڵخەڵەتان نەبەڕاستی بەڵام ئەم کەیسەی ئێستا ئاراستە کراوە باشە و بە تەواوەتی پەرکێشی بابەتێکی هەواڵگیری کراوە وەکو لە سەتا قسەکان مەوتم ئەبێت تۆ نەکەویتە داوە هەواڵگیری هەمیشە ئیشی خۆیەکە هەمیشە ئیکە لە ڕاست ئەبێت تۆ هەوڵ بدەیت ئینسان کە بە نەخوێنەکەی شل بوو وەڵا بێ باجەکەی بدە ئەمڕۆ ئەم قورئانە بەس دەکاتەوە ڕێک گۆرانیەکەی بیرەخستمەوە لەو کاتا کە سێبک ئەزیزان ها گۆرانیە گەڵێ ئەڵێ ئەو قورئانە بگرێ هێنا لێکی کردەوە سێ جار دەستی پێدە بۆ مزگەوتێ بردەوە ڕێک ئەوم بیرەکەوتەوە سەرنجی ئێمەمانەن و خەڵک ڕاناکێشی ئێوە هەرچێ بەسەرتانێت بڕاستی تاوانی خۆتان بۆیە پێویستە کۆمەڵگای باشووری کوردستان ئازیزان بیرێک لە حاڵی خۆی بکاتەوە واز بێن لە شەخص پەرستی وابەستەی کوێرانە واز لێ بێنن تۆ تەنیا وەرە سێری 10 ساڵی ڕابردوو بکە بزانە چەند بتی سیاسی هونەری ئاینی یەک لە دوای یەک کەوتون و تێک شکێنراون مانای چی کە تۆ وەکو تاژێکی ئەو کۆمەڵگایە ناتوانانی سەربەخۆ بیر بکەیتەوە و هەمیشە حەزەکەی وابەستەی کەسێ بیت یەکێ وابەستەی پاڤڵە یەکێهی قوبادە یەکێهی مەسوورە یەکێی مەلا هەڵۆیە یەکی هینی نەهرۆیە یەکی لە تیڤیست نەشێغ نەهرۆ کاکە شەوی یەک بتڵ نسیە خواتەوە کەچی لە ڕۆژهەڵات و خەڵک سویستوانێن بۆ لای شێغ نەهرۆ وابەسەی ئەمانە ئەبن عیبە بۆ ئێوە بابە خۆتان خەوای بێکردنەوەی خۆتان بن وابەسەی لە تیوی سەلەفی مەبە وابەستەی مەلا هەڵۆ مەبە وابەستەی پاڤڵ و قوباد مەبە وابەستەی کەس مەبە کەس وابەستەی خۆت بە وەکو ئینسان تۆ ئینسانی مێشکی پێوەیە خۆت بیرکەرەوە خۆت حەقت بەسەر کەسەوە نەبێت باش نییە ئەوە شڵێ ئارامە شێت وڵای ڕازەکە شێتی نیەمە ئەگەر شێت نەبوومایە ئارامەحمە تۆش ببیتایە بە سەلەفی بۆ خۆ هەموو شەوێت چوار 5 کشی ئەوە تەرتیب بکردایە هەتا کاتێکتانەکەیان بۆ لێ تک دگ 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 ئەرەوەڵا ئەوە کورە وەڵاهی لە کووردا بەس ئارامەحمە عاقڵە قەسەم بخوا لەگەڵ ڕێزمان بۆ ئێوە بەس کاگە ئارام عاقڵە ئەتۆی بۆچە شێتی چی برە ئەرەوەڵا اینجا تۆ وەکو ئینسانێک بڕۆ بخوێنەرەوە خۆت قوڵ بکەرەوە بەڕاستی لە هەج بوارەکە حەزت لێیە دڵنیابە ئەگەر هەوڵ و تەقەلا بدەی بخوێنیتەوە 100 جار ئەتوانین معریفەت لەوان جاتر کۆ بکەیتەوە بۆ مێشی خۆت لەگەڵ هەموو ئەوانشتا من بازرگانیکردنم بە دینەوە و پارەکۆکردنەوە لە ژێر ناوی دینەوە پێک گەورەترین بێئەخلاقی و بێڕەوشتیە بەڕاستی بێئەخلاقی تۆ لە ژێر ناوی دینە خەریکی سێکس و سێکس بازی و دزی و پارەکۆکردنەوە بیت ئێشتا بیژڵی ئەڵەشی وەڵا من چەندین ساڵە خەڵک بۆ لای خوا بانەکەم تۆ خەڵک بۆ لای خوا بانەکەی یا خەڵک بۆ ژێر خۆ بانەکەی کاک عەبدولەتی سەلەفی تۆ ڕاست ناکەی بەڕاستی تۆ خەڵک بۆ ژێر خۆ بانەکەی یا بۆ لای خۆی من خۆمان ڕێگەی خوا ئازاین کاکە تۆمان ناوێت تۆمان بانکەی تۆ بۆ ئێمە بانکەی تۆ کی کاک تۆ لە دایک نەبووی باوک و باپیری حەوپشی ئێمە موسڵمان بۆ کاک خواپەرستی کردو تۆ چی ئێمە بانکەی عەسڵن ئەم قسە قۆڕە چییە حیوان نییە بۆیە هەر ئینسانی ئازیزان ئەمە بخەنە مێشی خۆتانەوە هەر کەسێ دین بۆ کاسمی بەکاربێنێ دەتوانێت هەموو خراپەکاریەک بکات بەڕاستی هەموو خراپەکەی لێ ئەوشێتەوە اینجا ئەڕۆمە سەر ئاڤای سەخیف تەلەڤیزیۆنەکەی ئاڤا لەسەر ئەوش تۆ قسەدان بۆ کەم و بەجێتانە هێڵم خۆشەویستانی من ئاڤا ئەمڕۆ تیڤی ئاڤا 18 پۆستی لەسەر لەتیف کردووە تەلەڤیزیۆنەکەی پاری ئاڤا تیڤی هەر هەموو پۆستەکانیشی پاکانە و بانگەشەی پاکێتی و بێتاوانی بۆ لەتیف سەلەفیەکات تەنانەت تەدەخولی کردووە لە بڕیارە وەزارەتیەکەشە کە دەرکراوە ئەڵێ چی نەدەبوو بۆ هەتا دەربکرایە هەموو پارتەکانیش هەمان قسە دەکەنەوە بە یەک دەن خۆشەویستانی ئارام ئەحمەد ئەها پارتی چۆنە ئەها ئاڤا بەڕێوەبەرەکەی چەند بێشەرەفە پارتی و بنەماڵەی بازانی هەولێریان داگیر کردووە یەک مامۆسای ئاینی سەلەفی بێ ئیخوانی بێ ئیسلامێکی ئاسایی و نۆرمال بێ بۆی نییە لە هەولێر بادنانە یەک قسە بکە بەڕاستی کلشێ قرتێن هەرچی ئەم خەوش و خاڵەیە هەموویان نردووە بۆ منتیقەی سلێمانی خۆشەویستە باش نییە کەچی لەوێەوە یەک پشتیوانی عەبدولەتیفی سەلەفیەکە کە سەرقاڵی دەستێژیە بۆ سەر خوێندکارەکانی خۆی من لێرەوە بە بەڕێوەبەری ئاڤا تیڤی ئەڵێم ئەگەر خۆت باش نییە ئەگەر لەتیفی سەلەفی کچی ئێوە یا خوشکی ئێوە یان دایکی ئێوە بخاتە ناو ئۆتۆمبیلێک بیبا بۆ باخێک ئەوەی لەگەڵا بکە هەر ئاوا قسەتانە کرد ئێوە جەماعەتی کەناڵی ئاڤا تیڤی هەروە قسەتانە کرد
ئەگەر لە تیفی سەلەفی لە هەولێرە لە قوتابخانەیەکی دینیە یا لە زانکۆیەک لە هەولێر و لە دوهۆکە لەگەڵ کشانە ئاوای کردایە هەمان هەڵوێستانە بوو تەلەڤیزیۆنی پارتی یان نە تەبەن واتە نەبوو ئەو کاتە ئەگەر لە تیفی سەلەفی لە هەولێر و لە زانکۆیەکی سێمانە لە هەولێر و لە عەفو لە هەولێر و لە دوهۆکە ئاوای بکردایە خۆتان ئەوەی کە ناشێ پێتانە کرد بە چونکە لە سلێمانیە یەن دیفاعی لێکەن ئەمە دە بێ شەرەف و بێقیمەت لێەوە باش نییە ئەوە یەک دیفاعکە لە تیفی سەلەفی تەلەڤیزیۆنی ئاڤا تیڤی کە بە پارەی دزی و تاڵانی هەستاوە دروستیان کردووە ئەو ئەخلاق و شەرەفەکەیەتی بەڕێوەبەرانی تیڤیەکە ئێوە بۆ دیفاعی لێکەن لە تیفی سەلەفی ئەگەر وەکو ئەو نین بۆچی هەر لەبەرەوەی کە لە سلێمانیە و هەستاوە لەگەڵ خوێندکاری لە کشی سلێمانیا ئەوەی کردووە هەر لەسەر ئەوە پارتی ئێوە چەند دیفاعی لێکەن بەڵام ئەگەر لە بادنە بیکردایە چیتان لە تیڤ ناکردی ئەوە لێ والله ڕۆشنایی نەبینیوە والله مامۆسایەکی زانکۆ لەو سلێمانی و لە هەولێر لە بادینانە شتێکی وا بکات و لێ دەرکەوێت و ئەم بابەتانە من نەزانم پارتی چی لێکە بەبە چەندین مامۆسای ئاینی چەندین ساڵ لە زیندانە بۆ لە بادینانە و لە هەولێرە باشە تەنها لەسەر ئەوەی کە مەسەلەن وتارێکی دینی وتووە نەکشتی خوانەخواستشتی ئەخلاقی و ئەلەم بابەتانە کەچی تەلەڤیزیۆنەکانی پارتی بۆ لە تیڤی سەلەفی هەمووی ئاوادانیشە قساکە بەس بۆ دژایەتیکردنی ئەو شارە بەس بۆ دژایەتیکردنی سلێمانی بەڕاستی من تێناگەم ئەم پارتی بنەماڵی بازانیە بۆچی ئەوەندە ڕقن لەو شارەیە ئەو تەلەڤیزیۆنی ئاڤایە خۆشەویستان هێندە بێقیمەتن هێندە بێشەرەفن سەیریان کە ئێوە کاکە وەرن هەر هەمووتان کاکە سەرنجی قسەکەی ئارامەحمەد ببن ئەم تیڤیەی پارتی ئەم ئاڤا تیڤیە بەتایبەتی یا ڕوودا و ئەڵێ هەولێر و بادینان و ژێر دەسەڵاتی پارتی شامی شەریفە یەک شتی تیا ڕوو نایەت سیارە دەعم ناکە دوو مناڵ شەڕیان نابێ هیچ شتێک لەوان نییە گەندەڵی نییە خراپەکاری نییە دوو منازلە لە یەکتر نان هیچ ئەم تیڤیە تەنها ڕووی لە سلێمانیە باشتر لەو سلێمانیە خۆشەویستانی ئارامەحمەد کەڵەشێرێک سوار مریشکێ بێ باش نییە تەلەڤیزیۆنی ئاڤا ئەرە وەڵا لە سلێمانیە لە هەڵەبجە و لە گەرمیان کەڵەشێرێ لە گەمریشێکە ئەوەی کردو ئالەم بابەتانە باش نییە ئەم تیڤیە تەنیا ڕووی لە دەڤەری سلێمانیە خۆشەویستانی ئارامەحمەد یەک قسەی نییە سەبارە بە بادینان بە هەولێر بەژێر دەسەڵاتی پارتی بنەماڵی بازانی ئەوە تەلەڤیزیۆنە یان زیێرا بە بەڕاستی ئەوە تەلەڤیزیۆنە ئێوە هەتانە ئاڤا یا بێ ئەخلاقیە لە ڕاستیە ئەوە تەلەڤیزیۆن نییە ڕاستیەکەی ئەوە تیڤیەکە کە بە پارەی دزی و تاڵانی و بێشەرەفی دروست کراوە تەنها بۆ دژایەتیکردنی خەڵکی سلێمانی و ئەو دەڤەرە وەکال لەسەر ئەو ناوچەیە دەکا بەڵام قەسەم بەخوا ئەبێ پارتی بنەماڵەی بازانی حتایە خەو بۆ ببین خەڵکی ئەو شارە ببێ بە پارتی باشە قەسەم بەخوا یەکێتی ببێ یان نەبێ سەگ بێ یا سەگ نەبێ کەس دوای پارتی بنەماڵی بازایی ناکەوێت باش ئەو ڕاستیە بزانین باش بێزنی خەن بێشی خۆتانەوە جەماعەتی ئاڤا تیڤی و ئالەم بابەتانم هەتاکو یەک قەڕنیکە ئێوە دەهۆڵ کوتن بۆ ناوچەی سلێمانی دە کەس لە سلێمانی دوای ئێوە ناکەوێت باش بزانین ئەو باوکەتان مرد لە ساڵی 75 ئاش بەتاڵەکە پارتی لە سلێمانی مرداد بوو تۆپی کۆتایی پیاد هەتا یەک قەڕن لەسەر سلێمانی قسەکە بەخوا هەموو تەمەندشی یەکێتی بووم باش بزانی کەرەکەم لە پارتی نزیک بێتەوە ناڵ یەکەم گوێی ناڵەکەم باش بزانین لەبەرەوە قسەی قۆڕ نەکەن لەو مۆزوعانە دیفاع مەکەن لە تیڤی سەلەفی باشە ئەگەر تیڤین ئێوە ئەوە شەرەفتان هەبووە لە سلێمانی لە هەولێر لە بادینان لە هەر شوێنە شتێ ڕووبدا بێ باسی بکەن ئێوە بۆ قەت باسی بادینان ناکەن بۆ قەت باسی هەولێر ناکەن بۆ ڕخنێتان لەو مۆزوعانە نییە بۆ شتێک لە هەولێر ڕوونادا ئێوە باسی بکەن بۆ ئەم تیڤێ دانراوە مانگانە 1 ملیۆن دوای تەسەفەکەن بەس بۆ دژایەتیکردنی دەڤەری سلێمانی و گەرمیان و ئالەم بابەتانە چۆن باوەڕ بە ئێوەکەی نێمەکە ئەتانەوێت چی ئەتانەوێت عەلەساس بەم قسانە ئاڤا تێوی ئێمە ببین بە پارتیە خەڵکی ئەو دەبڕێ بێ بە سلێمانی ئای ڕەقیب هەر ماوە قەومی ئێوە تازە لە ئەی ڕەقیبان کاکە ئێوە لای ئێمە بردار بوونێتەوە تەواو لەبەرەوە تۆزێ شەریف بن شەریف تیڤیەکان تەنها ڕوومەکە لە سلێمانی بەخوا من وەکو ئارامەحمەد بە خەڵکیش ئەڵێم ئەو ئاڤا تیڤیە ئەگەر قسەی ڕاستیشی کرد هەر دەرخواردی بن خۆزان چیەرم کە دەرخواردی بن ئەگەر قسەی ڕاستیش کردی لە 100 وتی زانیتان کە لە 100 ئەم قسەی ڕاستە هەر بن بەخوا درۆکی هەر وای پێ بڵێن ئێوە هەر لە داخە هەر داخەڵن بەخوا درۆکی
بڵێ هەر کاتێ باسی هەولێرە کرد باسی بادینانە کرد باسی گروپی کارە کرد باسی لێشیر و مەسوول کرد باسی دزی و گەندەڵی و بێشەرەفی ئەوانە کرد ئەو کاتە وەرە سەر چاو لە خزمەتەی هەتا باسی ئەوان نەکەی چی ئەڵێ ئەنبەروەری خوارد تەواو پێم ناخۆشە لەبەرەوەی ناکرێت تیڤی دابنیشێ بە پارەی دزی و تاڵانی بەس ژاتی منتیقی سلێمانی بکات ناکرێت ئەمە ڕاستی ئەمە تیڤی نییە لە ڕاکرا ئەمە دوژمنە باشە ئەمە دوژمنە ئەمە کار لەسەر پاشەکردنی باشووری کوردستانەکە باشە ئەڵێ ئەم بەشەی کە خۆم حاکمم دزی تایە بێ ئەخلاقی تایە گوندی لوبنانی تێدایە شەوانە ملیۆن ئەوەی تاکێ لە نەژەت سەدی پارتیا بۆ ئەمە یەک قسە ناکەی دزی و گەندەڵی و بێ ئەخلاقی قسە ناکەی بەس لە سلێمانیە دوم ناشرانە بێت ئەیکەن بە هەڵە لە گەرمیانە دوو زەنان بۆ نمونە کابرا شیرێکە دزێ ئەیکا بە شتێکی عەجیب و غەریب ئەوە بۆیە ئەوە باستان نەکەم حقیقەتە پێتان ناخۆش دەبێت بەڕاستی کاکەچ ئەوە ڕاستی دەبەرەوە ئەو تیڤێ ئێوە کە ئاوا تێڤە من هەر قەشمەریم بە عەقڵتانیت با باش بیزانم هەر قەشمەریم پێتانیت ئێوە هیچ نین خەڵکی سلێمانی بە ئێوە ناخەڵەتێ ئەها چۆن بێدەنگ بۆ خەڵکی سلێمانی ئێوەی پارتی چەندین ساڵە لەسەر ئەو دەڤەرە قساکەن مانگانە ڕەنگە موچەی 50,000 دەڤەری سلێمانی و گەرمیان و ئەوانە بدەن هی پارتی کەچی 10,000 دەنگ نایەن باش نییە پارتیەکانیش دەنگتان نادەنێ هەر پێتان ڕابێن بەس پارتان لێوەرە گرن و تەواو ئەڵێ مویە لە بەرازکەم بێتەوە پارتیشە کادری پارتیە پیاکی بەتەمەنە بنمونە مانگانە موچە وەرەگرێ موچەی پارتیشی هەیە لە سلێمانیە لە هەڵەبجەیە لە گەرمیانە لە هەڵبژاردنەکانە دەنگیشتان پێ نادا پێتان نادەن کە بەس موچەکەتان لێوەرگێتەوە دەنگ چۆن بە ئێوەیە پارتیشە بەڕاستی لەبەر چی دەنگتان پێ نادا لەبەرەی خەڵکی دەڤەری سلێمانی شەڕەحاتێک نایدی دەنگ نایی بەخوا دەنگ بین بە سەگ نایی بە ئێوە مەبای بیزان هەتا ئێوە ئەو ئەخلاقتان بێت سالار چۆمانی ئاخر قسە ئەو ڕۆ ڕەش بێ لەگەڵ ئەبوو جەهلا سالار چۆمانی باش نییە ئەو ڕۆ ڕەش بێ لەگەڵ ئەبوو جەهلا باش نییە ئەو قورئانە کە تۆ ئەیگری بەدەستەوە ئەزانی چی لێ بکە وەکو لە تیفو لێ بکە دەریژەکەوێت توشان دەرەکەوێ کە چیەکەی ژێر بەژێر باش نییە سێری خۆتی کردو ئەمڕۆ ڤیدۆکەتم بینیوە کە ئەو قسانەیەکەی ئەها ڕەنگ ڕووچی لێ هاتووە ئاگەر هەمووتان سێری سالار چۆمانیکەن کە ئەو جۆرانە بە ئێمادا هەبزان چی لێ هاتووە چوارچڵ ئێسقانی ماوەتەوە ئەم چواژنە ئەمەنیان گوشیوە باش نییە هیچی پێوە نەماوە داماوە بەس گوێەکانی ماوەتەوە بەس گوێی سالار چۆمانی دوو چڵ ئێسقان ملی ئاوا باریک سەری بووە بە مازوو ملی بووە بە نازانم بامێ ئاوای لێ هاتووە ژن ئەم چواژنە ئەمەنیان گوشیوە بەرگە ناگری برا بەرگە ناگری کاک خۆڵە گاڵتە نیە برا ڕەتانووی تیان شاخیان شکانووی بە تەمای چی تۆ لە ماڵەوە تووڕێی بۆ جوێن بە ئەمەی کاک بۆ جوێن بە ئێمە دێ سالار چۆمانی بۆ جوێن بە ئێمە دێ برێت تۆ لە ماڵەوە تووڕێی ئاساییە تێگەی کاکە ژیان ئەوە ماڵی دراوسی ئاوا بێ سالار چۆمانی ماڵی دراوسی ئاوا بێ خەمە نەبێ ئەرەوەڵا منیتە قسەیەکم نەما خۆشەویستان هیوادارم کاتێکی خۆشتان بەسەر بردبێ بۆ وەڵامدانەوە بە سالار و بۆ قسەکردن لەسەر ئەو مۆزوعیش و هیوادارم کە لە تیفی سەلەفی نەکرد لە زانکۆکانە لە مزگەوتە بۆی نەبێ قسە بکات بەڕاستی عیبە بۆ خەڵک ئەم جاش ئەو قسەی ئەەکەمەوە خەڵکی منتیقەی سلێمانی ئەوانە مناڵەکانتان چ کش بن چ کوڕ مانیێن بۆ لای ئەم مامۆسا ئاینیانە کە هەڵتۆقیون ساسە باسی مامۆسا ئاینە کۆنەکانی خۆمان ناکەم باسی ئەمان ناکەم مانیێن بۆ لای ئەمانە ئەگەر کچەکەتان کوڕەکەتان نار بۆ لای تیڤی سەلەفی نادان بۆ لای سالار چۆمانی ناتان بۆ لای مامۆسا هەڵۆ ئەلەم بابەتانە هەرچێکیان لێ هات سبێنێ گلەیی لە کەس مەکەن کاک ئەمانە زۆڵن کاک ئەمانە زۆڵ مناڵەکانتان هی نەکەن ئاگاتان لێ بێ کاکە گوناحە تاوانە مناڵەکانتان منێرن بۆ لای ئەم زۆڵانە کاکە مانیێن براکە ئەگەر نارتان و مناڵەکانتان خوا نەخواسە شتێکی لێکرا گلەیی لە کەس مەکەن دوایی میدیا مەگرن و ئێمەش بێن شەڕ لەگەڵ ئەوان نابکەین لە ئێساوە پێتان با بە مناڵەکەتان منێرن کاکەژە ئەیلۆ مامۆسای ئاینی هەیە محتەرەم و شەریفە سەلەفی نییە ئیخوانی نییە منێرە بۆ لای ئەوانە با بخۆی دەستی دینی بخۆینە قەیچێک بەڵام منێرە بۆ لای ئەمانە هەر کەوتی سەلەفی و ئیخوانیە مناڵتان منێرن بۆ لایەن
خواتان لەگەڵ ئازیزانی ئارام ئەحمەد حرز و حرمەتم بۆتانەیە هیوادارم کە ساخ و سەلامەت بن ئەوەش قسە باسەکانی ئەم شەوم بوو هیوادارم کە کۆمەڵی حەقایقم وت بێ کۆمەڵی ڕاستی وت بێ بەخێر چن و بەسەلامەت خواتان لەگەڵ کابرایکی قۆزەوە ئارام ئەحمەد بە قورئان ڕێ فەشی کاش ئەنەمەتیوە هەتا پیر بێ هەر قۆزە بێت دەی خواتان لەگەڵ